سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. ژنێک ئازارەکانی منداڵەکانی لە کۆڵناوە و دەیەوێت لەم ژیانە ناهەموارەدا خۆشیەک بۆ منداڵەکانی دابین کات. ژنێک ڕۆڵی دایکایەتی دەبینێت، لە هەمان کادا نمایشی باوکایەتیش دەکات. لەگەڵ سەختی و ناهەمواری ژیاندا بەڵام ئەو هێشتا کۆڵ نادات. ئەمڕۆ من و دکتۆر هەورامان گەچنەیی دەچینە ماڵی ئەم خاتونە و گوێبیستی ئەو چیرۆکە ناخەژێنەی دەبین. ئێوەش دەتوانن بینەر بن. مامۆستا پێش ئەوەی ئێمە بڕۆینە ئەو ماڵە من دەمەوێت سوپاست بکەم کە بەشداری بەرنامەی میوانی تۆینت کردووە. دەمەوێت بزانم چیت هەیە بۆ بەرنامەکە و هەست بە چی دەکەی کە ئێستا من و تۆ دەچینە ماڵێک گوێ لە چیرۆکی ژیانی ئەو ماڵە دەگرین. بسم الله الحمد لله وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وآله وصحبه ومن والاه. سپاس همو سپاسێک بۆ خۆی پەروەردگارە، هەموو حەمدێک بۆ رب العالمین، وما بكم من نعمة فمن الله. هەموو نیعمەتەکان لای رب العالمین. پاشان سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە لە ڕێی هەموو وەسائلەکانی ئیعلام ڕاگەاندنەوە، لە ڕێی سۆشیال میدیاوە، لە ڕێی تیڤیەکانەوە ئەو بەرنامە چاکانەی کە ئەتوانن ئەوەندە پیا ڕائەگەن جوزئێکی بچووک لە معاناتی ئەم خەڵکە هەژارەکە بەهۆی ئەو قەیرانانەوە، بەهۆی قەیرانی یەک لە دوای یەکەکانەوە کە ڕوویان لە میلەتە کردووە، خەڵکی زۆر بەڕاستی هەژار و نەدار و فەقیر و لە ژێر سفرایە بەڕاستی. سوپاس بۆ ئەوانەی کە ئەتوان معاناتی ئەم خەڵکە بگەێنن بۆ ئەوەی کە بتوان خەڵکی ئەهلی ئیحسان، ئەوانەی کە ئەیانەوێ خوای گەورە لە خۆیان ڕازیکەن، هاوکاریان بکەن. بەڕاستی من هەست بە هەم لەلایەک هەست بە خۆشیەکەم و لەلایەکیش هەست بە ناخۆشی و معاناتەکەم. خۆشیەکە ئەوەیە کە ئێمە بتوانین بەشێکی کەم لە معاناتی خوشکێک، دایکێک، چەند مناڵێک بڕەوێنینەوە، یام هیچ نەبێت ئازارەکانیان بە خەڵک بگەێنین، تا خەڵک بیبینێت، تا ئەوانەی کە خاوەن ویژدانن ویژدانیان بجۆشێت، ویژدانیان بجوڵێت. و لە حاڵەتێکیشا بەڕاستی ئینسان هەست بە معانات و ئێش و ئازارەکە کاتێک کە ئەبینێ وڵاتێک کە سەر زەوی و بنزەویەکەی هەموو دوڕ و گەوهرە، کە وڵاتێکی خاوەن پەترۆل، وڵاتێکی خاوەن زەوی سیاحی و ئاوی پاک و هەوای پاک، وڵاتێکی دەوڵەمەند، بەڵام خەڵکەکەی ئاوها فەقیر و هەژار و نەدار بێت، کە بەڕاستی دێتە ئێرە ینی هەست ناکەی ئەمە شاری سلێمانی بێت، هەستەکەی کە ئەمە لادەیەکی شەستەکانە. کاتە پێکەوە بچینە لای ئەو خاتونە و گوێ لە چیرۆکی و خاتونە بگرین، دواتر گفتوگۆکانمان بەردەوام بێت. فەرموو مامۆستاگەر. جارێکی دیکە سڵاوتان لێبێت. ئێمە ئێستا لەگەڵ دکتۆر هەورامان پێکەوە لە ماڵی خاتو کەنارین. خاتو کەنار سوپاس دەکەم کە ڕێگەت بە ئێمەجا لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی تۆبین. دەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت تەمەنت چەنە و خاوەنی چەند منداڵیت؟ من ناوم کەنارە، تەمەنم 30 ساڵە، دوو مناڵم هەیە، کچێکم هەیە تەمەنی 6 ساڵە، کوڕەکەشم تەمەنی 3 ساڵە. بەڵێ من لە هاوسەرەکەم جیابوومەوە، خۆم داوای جیابوونەوەم کرد لەبەرەوەی ناهەگونجام، لەبەرەوەی کەسێک بوو نێتوانی بەخێوماکە، پارەی پێبوو بۆ خۆی، بەس بەڵام بۆ ئێمە پێی نەبوو. بە هەر حاڵ لەم هەمان کاتە ئەم پیاوە هەنێ ڕەفتاری هەبوو زۆر زۆر ناشری بوو، ناگونجین، بە کورتەکەی مەشروبی خواردەوە، قوماریە کرد، تێگەی لە هەمان کاتە چاتوشتی لەگەڵ ئافرەتە کرد، زۆر شتم پێبینی، تحملم نەما 18 ساڵ ژیام لەگەڵم پیاوەیە. لە دوای ئەوەی کە ئێوە جیابوونەوە پێکەوە، تۆ ئێستا ژیانێکی سەربەخۆ بۆ خۆت ئەژیت لەم خانوەدا، تۆ لێرەدا کرێچیت و بە پارەی کارەبا و ئاوە تۆ بڕی چەندێک مانگانە ئەبەبی
بیایت بە صاحب خانۆکەت. من بڕی خانۆکە مانی 250,000 بێ بم کرێم خانووی 2 مانگەم لەلایە هەتا ئێستا ئەم دقەیە کرێخانۆکەم دابین نەکرۆ کە بڵین بڕی 250,000ەکە بم هی مانگی ڕابردوو هی مانگەشی هاتۆتە سەر ئەمیش 250,000 مۆلیدەکەش جاری وایە 10,000 3 ئەمپێرم ڕاکێشاوە 3 ئەمپێرەکە من بۆ موبەڕێدە هەتا ئێستا وتومە بام حاوەلەیەکەم سبێنە بۆیە ئەمپێرەکەی نەگۆڕم بۆ موبەڕێدە 3 ئەمپێرم ڕاکێشاوە هەتا ئێستا هیچ کاسبکارێکم نییە خۆم هیچ ئیشێکی دەستی ناکەم پێشتر ئیشی ناکردن مەکرد ئێستا ئیشی نانەکە ناکەم دەموچاوم سوتا لیژنەیەک هەسان بۆ چارەسەرکردنی دەی دەموچاوم پارەی علاجەکانیان گرتە خۆیان ئێستا من ناتوانم ئەو لیژنەیە وتێتی بە هیچ شوێک نابێت نامکەیت چکە من پێشتر نانمە کرد هێڵێکی من بە 5,000 کرد بەڵام ئێستا من ناتوانم ئیش بکەم ئێستا هیچ کەس سابەتێکم نییە هیچ کەسێک نییە هاوکاریم بکە یعنی من کە جیاژ بوومەتەوە لە مناڵانە نەفەقی مناڵەکان نایەت پارە بۆ مناڵەکان نایە داوای تەسکەرەکەم لێکاتەوەڵا بێ کارتی نیشتیمانەکە و کارتی زانیاریەکەم بیتەوە بەڵام من هیچیان لەمانە ناموتم بۆچی تەوتی بۆ مەعاملاتمێ ئێوە پاسپۆرت دەرکاو بچێتە دەرەوەی وڵات پاسپۆرتەکەی کە دەڕاندووە غرامەکەی 250,000 ئەم غرامەیە ئەبێ بات اینجا و پاسپۆرتەکەی بۆ دەرێ باشە ئەو 250 بۆ ناتە دەست مناڵەکان 2 مناڵ کەوتۆ بەسەر شانمە بە تاقی تەنیا لە کرێچیام من ئەم 2 مناڵە ئەبێ بەخێوکەم یعنی هیچ ئیش و کار و کەسابەتێکم نییە بۆ مانگانە پارەی ئەم مناڵانە نایەت بۆ پارە هەیە بۆ سەفەر بڕاتە دەرەوە 2 مناڵیا بەسەر شان و باڵمە کە هەمان کات خۆی خراپە ڕەنگە لەوانەی خەڵک بڵێ بۆچی خانوویەکەت هەڵبژاردووە مانگی مامۆستا هەورامان چیت هەیە کاتێکە گوێبیستی چیرۆکێکی ئەم خاتونە ئەبیت خاوەنی 2 مناڵ بێت و لەم ماڵەیە ژیان بکات تەنانەت نتوانێت چیرۆکی ژیانی خۆی بە تەواوەتی باسی بکات گریان ڕێگەی پێنایەت. بسم الله الحمد لله وصلى الله وسلم وبارك على نبينا وسيدنا محمد وآله وصحبه ومن والاه. لراستيا ژیان خی پەروەردگار وای هەڵخستووە کە هەوراز و نشێوی تێدایە خی رب العالمین لە قورآنە فەرمێ لقد خلقنا الإنسان في كبد ئینسان لە مەشەقەت و لە ناڕەحەتیایە خۆی هەر سروشتی حیات ناڕەحەتی زۆری تایە بەڵام کاتێکە ئینسان سیرەکە ناڕەحەتیەکە هۆکارێکی هەیە معاناتەکە ژانەکە هۆکاری هەیە ئینسان ئەوە زیاتر ناڕەحەتیەکە بەڕاستی ئێستا ئەم خوشکە بەڕێزە زەواجی کردووە لەگەڵ پیاوێکە باوکی چەند ساڵ بەخێوی کردووە و پەروەردەی کردووە و داوەتی بە کەسێک بۆ ئەوی کە بیحەوێنێتەوە دڵی خۆش کات سەعادەت و بەختەوەری بۆ بژێڕێتەوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو کێشەیەوە کە دروست بوو کێشە عائیلەیەوە کە دروست بووە کە ئێمە تەفسیلەکەی لێرە نازانین چییە و چۆنە بەڕاستی المهم نەتیجەکەی ئەوەیە کە ئەیبینین کە ئەم خوشکە بەڕێزە ئەوها بێ لانە و بێ حاڵ و بێ ماڵ و مناڵەکانیشی بەسەر کەوتووە من پێشێکی داواکارم لە خی پەروەردگار کە دەروی خێری لێ بکاتەوە و خی گەورە هیدایەتی زیاتری با و مناڵەکانی بپارێزێ و پێشێکی ئەوەی پێ ئەڵێم کە کورد ئەڵێ تەنگانە بەری تەنگە ئینشاڵڵا خی پەروەردگار رب العالمین ئەم هەتا زیاتر ڕوو کاتە خوا هەتاوەکو زیاتر بگەڕێتەوە بۆ لای خوا تاکو زیاتر پشت بە خوای گەورە ببەستێت هەتاوەکو زیاتر دڵی متعلق بێ پێوێست بێ بەخوای گەورەوە هیوای تەنها بەخوا هەبێت و تەنها لە دەرگای رب العالمین بات ئینشاڵڵا خوای گەورە دەروی لێ ئەکاتەوە خوای پەروەردگار کلیلی خەزێنەکانی ئەرز و ئاسمانەکانی لەلایە إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون خوای گەورە گەر بێوێ شتێک بێڵە ببە بەبێت خوای گەورە مالك الملکە ئەمەش طبعا ئیبتیلایەک و تاقیکردنەوەیەکە ئەوەی وەسیەتی یەکەم و گەورە و گرنگی من بۆ ئەم دادە بەڕێزە ئەوەیە کە زیاتر بگەڕێتەوە بەلای خوا
زیاتر پشت بەخوای گەورە بەس ئەوە یەکەم. دووهەم بەڕاستی ئینسان زۆر متەئەسیفە بێت لە وڵاتێکە وەکو ئاماژەمان پێکرد وڵاتێکی دەوڵەمەند، وڵاتێکە هەرچی خێر و خێراتی ئەو دنیاە هەیە لەم وڵاتە ئێمە هەیە، بەڵام کاتێکە سیرەکەی هیچ زەمانەتێک نییە بۆ حیاتی خوشکێکی ئاوها. بام لەگەڵ ئەم بەردەوام بم بۆی دواتر لەسەر ئەم وڵاتی کە ئێمە تیا ئەژین و نمونی ئەم ئافرەتە و چەندەها ئافرەتی تێرەکە بەهۆی دەسەڵاتدارانەوە ژیانیان گەشتۆتە ئەم دۆخە کە ئێستا پشت بە ئێمە ببەستن یاخود بیانەوە ئێمە گویان بۆ بگرین و وەسیلەیەک بین بۆ ئەوی کە هاوکاری بکەین. خات و کەنار سەرەتا تۆ لە منداڵیەوە ژیانە چۆن بووە؟ ئایا کارت کردووە؟ ئێستا لەگەڵ ئەم بابەتەیە کە تۆ ئێستا خاوەنی دوو مناڵی تا چەند دوو منداڵی تا چەند نامۆیە ئەم ژیانە بە تۆ یان لەو پێشتری ژیانی تۆ هەر بەم جۆرە بووە؟ من هەر لە مناڵەوە لە تەمەنی تقریبەن 8 بۆ 10 ساڵ بووم ئامەفرۆشت لە گردی سێوان و من کچە ئافرۆشێک بوو. ئێستام ژیانم تێپەڕاندووە لە هەمان کات لە مناڵێوانێ من تامی مناڵیم نەچەشتووە، تامی خۆشی مناڵیم نەچەشتووە، تەمەنی هەرزەکاریم تام لە ژیان نەکردووە، تەمەنم ئێستا 30 ساڵە تامی ژیانم نەکردووە. یعنی لەوەتێ من هەم هەر بەسەر ناڕەحەتەکانی ژیانە بووم. لە تەمەنی 8 بۆ 10 ساڵی خۆم ئیشم کردووە، ئیشم زۆر کردووە، زۆر چوومەتە شوێنان ئیشم کردووە لەسەر پێکانی خۆم وەستاوم. چونکە یەکشت هەیە لێرە خاڵێک هەیە خۆی ئافرەت کە چووە دەرەوە ئیشی کرد قەدری پیاوی شەزانێت، چونکە زانێ پارە چۆن پیاکرێت، ئەزانێت چۆن ئارەقە ڕێژێت، قەدری پیاوەزانێت. من پیاوەکەمە هاتەوە بۆ ماڵەوانێ پێڵاوەکانی دوو لە ڕحازی لەودی دەرگاکەوە بۆ مێنای ژوورەوە علاگەیەک زەرفێکم دانا لە بەردەم هیتەرەکە دامەنا ئەموو کە چووە دەرەوانە شەوانە دەمە و بەیانی کە ئەچێتە دەرەوانێ بۆی پێڵاوەکانی بەگەرمی لە پێکە. قەمیسم ئوتو کردووە کردومەتە بەری قۆبچەی ئەخیری دام خستووە پاڵی پێوە ناوە وتێتی لاچەوە بە قەمیسەکەم لۆچ نەبێ کە قەمیسەکە خۆم شتومە بۆم ئوتو کردووە. یعنی زۆر خراپەوە. ڕەنگە لەوانەیە ئێستا زۆر کەس هەیە پێم بڵێ باشە تا دەیجان تۆ بۆچی چوویتە خانوویەکە ماڵی 250,000 چونمە خانوویەک کەوانەیە مانگی بە 150,000 بوو. هەڵەکانم تووشی نەخۆشی ڤایرۆسی پێز بوون. چەند لیژنەیەک هات دانیشتن قسان لەگەڵ من ناکرد وتیان تا دەیجان ئەم مناڵانە بێ ڕەوانەی دەروی وڵاتکەی بۆ ئەڵمانیا. ئێستا کچەکە و بۆ لە ماڵ نییە، کچەکە و لەکوێیە؟ ئێستا مناڵەکەم ئەو کچەم لە ماڵی باوکمە دوو ڕۆژ بوو نانی نەخوارد بوو. ماڵی باوکم وتیان کچەکە و بێنە بۆ ئێرە یعنی خوشکێکی بچووکم ئێوتی ئەو شبیریەکە وتم کێشانیە بابێت قسەی دایکم نەشکان چوو بۆی تو بخۆ لە ماڵەکە منە نانیە بیخۆ با بچێ بۆ ئەوێ. بەڵام من شتێک هەیە ئەمەوێت تەواوی کەم ئەو خانووە کە تووشی ڤایرۆسی پێس بووین ئەم لیژنەیە دانیشتن لە ماوەی 45 ڕۆژە من مناڵەکان نابووە خۆر بیبینە خۆشم تووشی و ڤایرۆسە بوو نابووە هێلکەمان بخواردە نابووە گۆشتمان بخواردە خۆ گۆشت هەر دڵێت و نەڵێ خۆ گۆشت هەر لە ماڵی ئێمانیە. یعنی ئەوەی کە بۆ مێنە مەگەر خێرخواست بۆم بێنێ ئەوەی نابێ بە هیچ شوێ پاقلەمانەکان بخۆر بچنە بەرهەتاو بە هیچ شوێک نابێ دەستنوێژ بگریت بە ئەو بۆ من زۆر قورس بوو. باوەڕکە نەمەزانی ئەچوم بە خۆڵ دەستنوێژ مەکرد. یعنی 45 ڕۆژ من ئەمە ئیشم بووە 45 ڕۆژ نەمێشتەوە مناڵەکانم ئەیان بەرکەوێ دوایی چارەسەرکردان سپاس بۆ خوا لێرە 45 ڕۆژ بۆ بوتیان 45 بۆ تقریبان 55 ڕۆژ داماناوی لە ژیانە ئەگەر خۆت و مناڵەکان بمێنن. ئەمە بەهۆی چی بەهۆی خانوویەکەوە کە ڤایرۆسی هەبوو کە ڕووی هەبوو. واتە بۆیە لەو خانووە بەڵێ باشە. دراوسەکان تا چەندێک هاوکارتن خێزانەکەت باوکو دایک یان خانەوادەی خۆت تا چەندێک هاوکارتن بۆ هاوکاریت ناکەن؟ کەس هاوکاریم ناکە هەرکەس بۆ خۆیەژی لەم ژیانە هەموو کەسێ بۆ خۆیەژی. من ماڵی باوکم پێی وتم وتی مناڵەکان بێرەوە بە باوکی
خۆی باوکی خەریکی معاملات ئەڵە کارتی نیشتیمانەکەم بەرەوانێ لەگەڵ کارتی زانیارەکە نەهەمەوە ئافرەتێک پەیوەندی پێوە کردم لە یەکێتی لە ئەفو لە تونندوتیژی ژنانەوە تی کەنارخانی وتم بەڵێ وتی شتانە بۆ ناگەێنی تۆ دەستی باوکیان وتم نایگەێنمەوە کەی پارەی مناڵەکانیە کەی نەفەقەی مناڵەکانیا منیش ئەو کاتە وتی باشە باوکی دوای ماوەیەکی پێچوو پەیوەندیکی پێوە کردم چکە ژمارەکەیم بلۆ کردووە پەیوەندی پێوە کردم وتی ئەمە مناڵانە ببینیت دامخسەوە هەمان ژمارەشم بلۆ کردەوە چکە من باوکێک نەتوانێت نەفەقەی مناڵەکان بات پارەی پێ بۆ 250,000 بچێتە دەرەوەی وڵات بەڵام پارەی نەبێ بۆ نەفەقەی مناڵەکان من ئەو مناڵانە بە هیچ شێوەک ناڵم ببینێ شتەکانیشی بۆ ناگەڕێنەوە بە هیچ شێوێک ئاسایشە حکوومەتە تونندوتیژەیەکێتی ژنانە ئاسایشە ملم لە تاڵێم و باریکترە بەرامبەرە یاسا بەڵام من ئەم شتانی بۆ ناگەڕێنەوە نەشتی بۆ گەڕێنەوە نە مناڵیشی ئێڵم ببینێت مناڵی بۆ بەخێو ناکرێت مناڵی چۆن بۆ بەخێوەکرێ دادەیکێ مامۆستا ئەم ئافرەتە لەبەر نەبوونی چۆتە خانوویەک لێرە کرێکەی هەرزانتر بەڵام تووشی نەخۆشی بوون دواتر هاتۆتە ئێرە بە 250,000 لەم خانوەدا بێت ئایا ژیان بەم جۆرە ئەڕوات وەکو خۆیت باسی دەکات کە دەڵێت ئێستا هەر کەسێک بۆ خۆی ئەژی یعنی دایک و باوک یاخود خوشک و برا ڕەنگەوانیش خەریکی ژیانی خۆیان بن نەک مەسەلەکە ئەوە بێت کە بۆ ئەم ئافرەتە خراپن بەڵام بۆ لە کۆمەلگای ئێمەدا کاتێک ئافرەتێک جیا دەبێتەوە دەبێت ئەم منداڵە بدرێتەوە بە باوکەکە ئەو کاتە ماڵی باوکی کچەکە بە ئاسانی توانێت بەخێوکە ئێوە بۆ لە پەرلەمانە لەسەرم بابەتە نەهاتوونەتە دەنگ بۆ یاسایەکتان دەرنەکردو بۆ چەنەهای ئافرەتی لەم جۆرە چەنەها کەیسی لەم جۆرە شێوازانە بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەگەر باسی یاسا بکەین یاسا هەیە یاسا هەیە ئەمە لە وڵاتی ئێمە مشکلەمان دەرکردنی یاسا نییە جێبەجێکردنەکە مشکلەمانەوەیە کە یاسا جێبەجێ ناکرێت ئەوە خاڵێکی تریش بەڕاستی ئەوە فەهمێکی غەڵەتە کە ئافرەتێ جیا بێتەوە یا مناڵەکانی ماڵی باوکیان بە نەوەیەکی تر سەیریان کەن یان زەختی لێ بکەن فشاری لێ بکەن بڵێن تۆ مناڵەکانت بەجێبێ لە خۆ دووەرەوە ئەوە هەڵەیە زۆر ئەوە تێگەیشتنێکی زۆر هەڵەیە پێویستەکە کۆمەڵگا خۆی لەو جۆرە بۆشونانە خۆی لەو جۆرە فەهمە هەڵانە بژارکە بە حەقیقەت چونکە خۆ مناڵەش ئینسانە خۆ مناڵەش مرۆڤە اینجا کچەکەی خۆیان ئەو کچی خۆیانە جەرگی خۆیانە مناڵەکانیش بە هەمان شێوە جەرگی خۆیانن لە هەردوو تەرەفەکەوە تەرەفی ماڵ باوکیشی و تەرەفی ماڵ دایکیشی ئەم مناڵانە خۆ هیچ خەتایەکیان نەکردو تاکو ئەوان بیانێ معاناتەکە هەمووی لەسەر ژانی مناڵەکان اینجا خاڵێکی تر ئەم مناڵە چاوگەشانە باوکیان ئەوە تا وازی هێناوە لیان نەفەقیان ناکێشێ باوکیان دیارە ڕەحم و سۆزی نییە بەرامبەریان ئەیجا خۆ ئەگەر خوای پەروەردگارەوە تا بە دایکیان بۆیان قەرە بووە کاتەوە ئەو تا دایکیان سێرەکەی خۆی کردو بە مۆمێک ئەتوێتەوە بۆ ئەوەی کە ڕۆشنایی بۆ مناڵەکانی هەبێت بۆی مناڵەکانی بژین بۆی ئەوە تا فەقیر ئەڵێ من لە ماڵێکا بووم بە هەرزانتر بەڵام ماڵەکە دیارە پیس و پۆخڕ و خراپ بوو هیچ حاڵەتی تەندروستی زۆر نالەبار بووە بۆی هاتووە خانوویتری ئاوای گرتووە لەبەرەوە لە ڕاستیدا خوشکی بەڕێزم لە وڵاتی ئێمە وەکو عەرزم کردی مشکلەی قەیرانی یاسامان نییە قەیرانی ویژدانمان هەیە ویژدان زەمیر من لێرەوە بەڕاستی ئەوانەی کە پارەی ئەم وڵاتە لە بندەستیان نایە ئەوانەی کە سەرزەوی و بنزەوی ئەم وڵاتە لە بندەستیان نایە بە ئاگادار بن بەخوا هەزاران مەزلومی ئاوا هەیە لەم وڵاتە هەزاران فەقیری ئاوها هەیە لەم وڵاتە هەزاران بێنەوەی ئاوها هەیە لەم وڵاتە کە هەمووی لەسەر ئەوانە کە ئەبێ نەفەقیان کێشن بەخێویان کەن مەعاشیان بدەنێ ئەو نەوتەی کە لە بنی زەوی ئەم وڵاتایە بەشی ئەم خوشکەیشی تایە ئەو زەویە زەراعیە جوانە پاکی کە لەم وڵاتایە بەشی ئەم خوشکەیشی تایە ئەو سەرۆت و سامانەی کە لەم وڵاتە هەیە و ئەو هەموو ملیۆن دۆلار و ملیار دۆلارەی کە ئەوان پەزمەندەیان کردو لە ژێرخانەکانە شاردویانەتەوە بەشی ئەم خوشکەیشی تایە
من پیانڵم ئەوە لە دنیاش بۆتان ڕۆی ئەی لە قیامەت کە خوای گەورە فەرمێ بۆچی ئەو سەرۆت و سامانی کە پێم بەخشی بوون بۆچی ئەو مەسئولیەتی کە بەسەر شانتانەوە بوو حەقی خۆیتان نایە بۆچی ئاگاتان لە خەڵ نەما بوو بۆچی قوتی خەڵکتان ئەبڕی بۆچی یاریتان بە مەسیری خەڵکەوە ئەکرد بەداخەوە و هەروەها ئەڵێم ئەگەر ئەوانەی کە بەڕەسمی پارەی ئەم وڵاتە لە بندەسیانایە بیرە ناکەنەوە لە معاناتی چەندین خوشکی بەڕێزی ئاوها من ڕووی دەمەکەمە ئەوانەی کە خوای گەورە پێی داون ئەوانەی کە خوای ڕەب العالەمین لە فەزلی خۆی لە ڕەحمی خۆی لە فەزلی خۆی بەشی داون خوای گەورە ئەتوانێ ئێستا بە کون فەیەکونێک ئەم خوشکە بکا بە ملیۆن لێر وەکو ئەوان بەڵام دیارە ڕەب العالەمینە فەرمێ لیەبلوە بەعضەکم ببەعض بۆی هەندێکتان بە هەندێکتان تاقیکەینەوە لەو دنیاە ئەم دنیای خۆی شوێنی تاقیکردنەوەی لیەبلووەکم خەڵکی فەقیر بە خەڵکی دەوڵەمەند خەڵکی دەوڵەمەند بە خەڵکی هەژار و نەدار من ڕووی دەمەکەمە ئەوان ئەڵێم ئێوەش مستەفید بوون لەم وڵاتە وەکو چۆن بەرپرسەکان زۆر مستەفید بوون لە وڵاتە ئەوانش بەس زۆر مستەفید بوون کاکە من دەوڵەمەندی وا ئەناسم هەر لە خۆی هەڵتۆقیوە لەسەر زەوی ئەم وڵاتە هەڵتۆقیوە دەوڵەمەند و مستەسمیری وا ئەناسم کە زەوی پێدراوە فرۆشتێتەوە بە ئەوەنە ملیۆن دۆلار و ئەوەنە ملیار دینار بابە تۆ خۆ بزانی کە جزئێکی زۆر گەورەی ئەو سەروەتێک کە تۆ دەست کەوتووە هی سەرۆت و سامانی ئەم خەڵکە هەژارەیە بڕوا بێ خوشکی بەڕێزم تۆ حکوومەت واز لێ بێنە ئەو حکوومەت ئەوە کەڕ و کوێر بۆ لە ئاستی خەڵکە موچەی خەڵکیشی پێ نادرێ بەس ئەو دەوڵەمەندانەی کە بوونەتە ملیالێر بەسەر ئەم وڵاتەوە سەرۆت و سامانی ئەم وڵاتەوە ئەگەر بەس سەدەقەش نەکەن بەس زەکاتەکەیان بن بەس زەکاتەکان کە حەقی خۆی پەروەردگارە کە مافێکی ڕەب العالەمینە فەرزی کردووە لەسەر عەبدەکانی کە حەقی فەقیر و فوقەرایە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم لە دەوڵەمەندەکانیان وەرە گیرێدرێتەوە بە فەقیرەکانیان بەس ئەوانە زەکاتیان باید کێشەی هەزاران خوشکی ئاوا چارەسەرەکە خاتو کەنار بۆ تۆ هەر ئەگریت یعنی ئەم گریانت بۆ شتێک هەیە لە ناختا بێ بتەوێت ئێستا باسی بکەی شتێک هەیە نەبوونیەکەی تۆ بەو جۆرە ئازاری یابێتی کە لەگەڵ بینینی مناڵەکەتە یعنی بەس خۆت و مناڵەکانە هەز بۆ ئازارە بکەن کە تۆ چی و چەشتووە بۆ لەوەتی ئێمە بەرنامەکە دەستمان پێ کردووە تۆ فرمێسکی چاو و شک نەبووە من شەوانە جاری وایە من ئەوێ ڕاستی بێ زۆر بەی کاتەکان سەرینەکان پەڵەی فرمێسکی چاومە شەوانە لە گەرمەی خەوە هەڵەسم ئەگریم شەو نوێژەکەم ئەگریم زۆربەی کاتەکان لەسەر باڵم سەر بەرماڵەکە کە نوێژم کردووە خەوم لێکەوتووە بە گریانە خۆم لێکەوتووە من باوکی چەنە خراب و ئەو مناڵانە حەسەکەم شتێکی باسی کەم هەردوو مناڵەکەم لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرە لەدایکمە صلی الله علیه وسلم و هەردووکیان لە ڕۆژی جومعەیە لەدایک بوون و بڕبڕی پشتی مناڵەکەم لێ نووسراوە محەممەد ئەی باوکی چەنە خراپ بوو بەڵام پاس بۆ خۆی گەورە الحەمدولillah مناڵەکان بەڕەحمن ئەسمە دەرەوەیەمەوە ماڵەوانەی کچەکەم کوڕەکەم ئەوشەکە بە قاسمە چەند جار باوشیان کردەوە بە قاسمە قاچم ئاجەگەن زەلام هەبوو تەلەفۆنی بۆ کردم و تێدی دادەیجان خانووتێمێ لەسەرێ تاپۆکەم بەڵام بێدڵیم مەکە ناو کردووە نایکەم بۆ چکە نەدایک نەباوک نەبرا نە مناڵەکانم شەرەفم بۆ ناگەڕێنەوە خۆم داوێنی خۆم نەگرم کەس داوێنی من ناگرێت من دانیشم بە دیار ئەو مناڵانە بێت دایک بم باوک بم بە مناڵەکانم چکە ئەوە قورسە هەرچەنە قورسە بەس بەڵام بەسەر خۆم ئازاڵە بم من زۆر جار کە خەوتوم خەوم بینیوە دەستنوێژەکرم زۆر جار خەوم بینیوە لەگەڵ مەلایکەتا بووم من سپاسی خوای گەوراکەم کەمە خەوا نابینم الحەمدولillah دکتۆر هەورامان هەندێک جار نەبوونی ئەبێتە هۆکارێک کە هەندێک لە بەرپرسەکان یاخۆت هەندێک لە مەسوولەکان هەندێک کەسانی نەفەزنزم بە جۆرێک دایانەوێت
ئەو کەسەی سیغلالکان بە تایبەتی ژنانی ئێمە چیت هەیە بۆ ئەمە تا چەندێک ئەمە بۆتە بابەتێک کە ئێوە لە پەرلەمانە قسەی لەسەر بکەن؟ وڵاهی خوشکی بەڕێزم ئەوە بە پەروەردەی ئەو ئینسانانە کەوتووە و بە ئاستی ئیمانیان و بە ئاستی تێگەیشتنیان من قەناعەتم وایە خەڵکی نەفس نزمی بەو جۆرە هەیە بەڵام خەڵکی باشی زۆر زۆرە لە وڵاتە ئێمە هەوڵ بین زیاتر لایەنە باشەکان برەو پێ بین. من متەئەسیفم بۆ خەڵکێکی ئاوها کە ئیستیغلالی بار و زروفی خوشکێک ئەکەن. سوپاس بۆ خوای پەروەردگار کە مای دەستخۆشیە کە ئەم خوشکە بەڕێزەمان خاوەنی ئیمانێکی ئاوهایە کە خۆی پاراستووە کە ئەخلاقی خۆی پاراستووە کە شەرەفی خۆی پاراستووە کە بەڕاستی هەرچەندە معاناتی گەورەی هەیە بەڵام ئەو معاناتە چۆکی پێدا نەداوە. ئەو معاناتە وای لێ کردەوە تا ئەڵێ شەو نوێژەکەم بڵێ ئەپاڕێمەوە لە خوای پەروەردگار بەسەر بەرماڵەوەم بینیم قورئانێکی دانابوو ئەلێ دیارە ختمی قورئان ئەکا بە ڕۆژووە. من لێرەوە تەنها ئەوەنم پێکرێ ئەڵێم خەڵکە بە ویژدانەکە خەڵکە خوا پێداوەکە ئەوانەی کە خوا رب العالمین ناز و نعمەتی خۆی بەسەرا ڕشتوون پارەتان بۆ چی ئەو هەموو پارێتان کۆ کردوێتەوە لە قاسەیەکا داتان ناوە. جاری وا هەیە کابرایەکی ئێرانی تورانی کابرایەکی ئەملا ئەولا دێت ئیستیغلالتان ئەکا بە 1000 دەفتەر دۆلارتان ئەبا بە ملیۆن دۆلارتان ئەبا ئەی دزێ ئیستیغلالتان ئەکا ناتان داتەوە. شتی وامان زۆر بینیوە. ئێوە ئەتوانن بە لە 1000 یەکی ئەو پارەیەتان کە خەڵک ئەیبات و ئیستیغلالتان ئەکات و ناتان داتەوە یان بەرپرسەکان بە زۆر بە شەق لێتان ئەسێنن. هەندێک دەوڵەمەند ئەزانن بە شەق پارەیان لێ ئەسێنن بە زۆر پارەیان لێ ئەسێنن. ئێ باشە بۆ نایەن جزئێک لەوە زۆر کەمتر بیدەن بە خوای پەروەردگار. وەڵاهی خوای گەورەی کاتە مای بەرەکەت ئەی کاتە مای گەورەی ئەی کاتە مای زۆربوونی ئەو سەرۆت و سامانە بە بینینی ئەم دایکە و فرمێسەکانی ئەم دایکە و بینینی ماڵەکە و ئەو مناڵی کە ئێستا لە ماڵە و تۆ بینیت لە ناخەوە هەست بە چی ئەەکەی لە ناخەوە چونکە بینم تۆش دڵت پڕ بووە بەڵام نازانین چۆن دەری بڕی دەمێ ئەو هەستەی تۆ وەکو پەرلەمانتارێک هەست بە چی دەکەی ئێستا؟ خۆی لە ڕاستیە خوشکی بەڕێزم بەڕاستی ئەو کەسێک کە ئەبێتە بەرپرس ئەگەر خۆی بە کۆمەڵێ معانات و بە کۆمەڵێ ناڕەحەتیە تێپەڕی بێت هەر بە ئیشارەت لە خەڵکی فەقیر حاڵی ئەبێت. من وەکو خۆم لە دایکێک لە دایک نەبووم کە دایکەکە لە ناو کۆشکا بوو بێت. من وەکو خۆم لە باوکێک نەبووم کە باوکەکە کۆشک و تەلار و پار و سەرۆت و سامانی بوو بێت یان دەوڵەمەند بوو بێت یان بەرپرسێکی گەورە بوو بێت. بەڕاستی من وەکو خۆم لە عایلەیەکی فەقیر هاتوومەتە دنیاوە و پەروەردە بووم. لەبەرەوە خوشتێکی ئاوها ئەگەر ئەوەی کەوتی لە سەدایەکیشی بووتایە هیچیشی نەوتایە من هەر بە بینینی ماڵەکە و بە بینینی جێگە و بانەکەی یەکسەر هەستم بە معاناتی ئەو خوشکە ئەکرد. ێ باشە ئەوە تا ئەم ماڵە بەشێکی فەرشی تیا ڕاخرا و بەشەکەی تری هەر کاشیە. ئەم ماڵە هیچ پێداویستێکی هیچی لە ماڵ ناچێت. یعنی هەرچەند کرێیەکیش ئەدا کرێکی زۆریش ئەدا بەڵام هیچی لە ماڵ ناچێت بەڕاستی. لەبەرەوە هەرزوو هەستم بە معاناتی ئەم خوشکەوە چەندین خوشک و برایتر و چەندین خەڵکی فەقیر و هەژایتر کە ڕۆژانە پەیوەندیمان پێوە ئەکەن هەر بە ئیشارەت حاڵی ئەبین لە معاناتیان. بەڕاستی ینی دڵم زۆر ناڕەحەتە بۆ ئەم خوشکە بەڕێزە و هاوشێوەی ئەم خوشکە بەڕێزە و دڵنیام لەمیش ناڕەحەتتر هەیە لە وڵاتە ینی لەمیش مبتەلاتر هەیە لە وڵاتی ئێمە. خەڵکی وایە مبتەلایە بەوە کە مناڵەکانیشی نەخۆشن خۆشی نەخۆشە قەرزاریشە نازانێ ڕوو لەکوێ بکە. بەس ئەم خوشکە بەڕێزەمان ئەلحەمدولیلا بەس نییە خاوەنی ئەم ئیمانە جوانەیە بەس نییە ئەخلاقی خۆی پاراستووە بەس نییە شەرەف و کەرامەتی خۆی پاراستووە گەورەتر بەس نییە لەشکی بەسەرەوەیە بەس نییە خاوەنی
حیا و حورمەتە خاوەن ئەو لیباسە شەرعیە جوانەیە ئەمە زەمانەتی ئەوەیە کە خوای پەروەردگار ئینشاڵڵا دەروی لێ بکاتەوە بەڵام لەو لاشەوە ئێمە سەبەبێکین جەنابتان سەبەبێکن ئەو دەوڵەمەندە چاکانەی کە لە پشتی ئەم جۆرە بەرنامانەوەن و تەمویلی ئەکەن و سپۆنسەری ئەکەن ئەوانە سەبەبێکن ئەوانە هۆکارێکین ئەگین سەبەبی ڕئیسی و مسببی ئەسبابەکان هەر پەروەردگارە. خاتون لە کۆتایی ئەگەر شتێکت ما بێ من سوپاس دەکەم کە و دەرفەتت بە ئێمە بەخشی. بڵێ من سپاسی بەڕێستانەکەم سپاسی مامۆستا گیانەکەم ڕێز و حورمەتم هەیە بۆی ئەسێتی هێشتا سپاسی بەڕێستانەکەم دەست و چاوتا خۆش بێ داوا لە خەڵکی خێرخوازەکەم داوا لە خەڵکی مسلمانانەکەم لەبەر خاتی ئەو خوایە کە نەوە ناوی هەیە لە پێناو خوایە ببەخشە لە پێناو ئەو خوایە هاوکاریمان بکەن لە کرێکی ڕزگارمانکەن بەخوا من سوالکەر نیم هیچ کەسێ حەز ناکە بەم شێوەیە دەرکەوێ بەڵام ئەم دەرکەوتنەی من شانە هەزیە چکە بە سەربەرزی دەرەکەوم سپاس بۆ خوای گەورە ئەلحەمدوللیلا من داوا لە خەڵکی خێرخوازەکەم بێن بە هەنامە ڕجای خواتان لێ یەکەم لەبەر ئەو خوایە وەرن بە هەنایە و دومناڵەمەوە داواتان لێ یەکەم لە کرێکی ڕزگارم کەن داواتان لێ یەکەم پارچەیەک عەرز بێ ژوورێک بە بابە کلاوەیەک بێ باگڵ بێ باگڵ بێ وڵڵا قەناعەتم پێ هەیە بەخوا قەناعەتم پێ هەیە بەس لە کرێکی ڕزگارم کەن با مناڵەکانەوە نەنە نێرمە ماڵانەوانێ ناڵ خواردنیان لەسەر خەڵک بێ داواتان لێ یەکەم وەرن بە هەنامەوە ڕجای ئەو خواتان لێ یەکەم لە پێناو ئەو خوایە ببەخشە لە پێناو ئەو خوای وەرمە هەنامەوە توخوا دڵم زۆر پڕە توخوا وەرمە هەنامەوە ڕزگارم بکەن ژیانی و دومناڵەتە بین کە ڕزگاریاکەن لێتان نەپاڕێمەوە شەو نییە نەگریم شەو نییە لەسەر بەرمام بەگریانەوە خۆم لێ نەکەوێ دڵم بە بەرێو نەما زۆر جار من ئەڵم بە قورئان هاکە تووشی شەکرە بووم تووشی جەڵدە بووم 3 جار لە بازاڕ لە بەردەرکی سەرا و لە جادەی ئۆرسی لە جادەی قەنات بۆ قورئانە بورامەتەوە بەدەم ڕێگاوە ئەگریم ئەچمە دەستێژەکەم ئەگریم جلە شەو ئەگریم قاپە شەو ئەگریم داواتان لێکە بەرە بە هەنامەوە سپاس. دیارە دکتۆر هەورامان مەریوانی حاجی جەمال سپۆنسەریان بەرنامەیە بە هیوام ئێستا کاک مەریوان بینەر و گوێبیستی ئەم خاتوونە بێت و ڕەنگە چەندەها خاتوونی ترمان هەبێ ئەگەر لە کۆتاییدا بە ڕێزی شت پەیامێکت هەبێ یاخود بتەوێت بابەتێک باسکی هەر لەسەر ئەم خاتوونە من سوپاس دەکەم. وڵی خۆی لە ڕاستیە ینی ئینسان کە گوێبیستی گریانی بەقوڵی ئەم خوشکە ئەبێت کە بە حەقیقەت ئەگەر ئەو پەڕی ینی ناچاری و ئەو پەڕی مضطڕی و ناچاری نەبێت ئەوها بەقوڵ ناگریت ینی بڕوا بکە خوشی من ئەم دادە بەڕێزە بە دڵ ئەگری تەنها بە چاو ناگری بە دڵ ئەگری وفعلا خاوەنی معاناتە. من لە ڕاستیە زۆر زۆر دەستخۆشی لە برای بەڕێز کاک مەریوانەکەم کە بە حەقیقەت ئەوەنەی ئاگادار بم لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە پارەوە کە ئەم ڤایرۆسە ڕووی لە وڵاتە کرد و خەڵک سەرباری قەیرانی دارایی قەیرانی تەندروستیشی هاتە سەر و قەیرانی داراییەکە معاناتەکەی زیاتر بوو لەسەر شانی خەڵک. کاک مەریوانی حاجی جەمال ئەو پیاوە بوو کە پێم وایە یەکەم کەس بوو کە دەرگای کردەوە بۆ فەقیر و هەژارەکان و ئیعلانی کرد ئەوە ئیعلانی سەبەتەی خۆراکی کرد و دواتریش بە دوایە کۆمەڵی خەڵکی تر کۆمەڵی کۆمپانیای تر کۆمەڵێ خەڵکی مستەسمیر و خەڵکی دەوڵەمەندی تر چاویان لەو کرد. من بە حەقیقەت ئێستا لە بیرمە پار تقریباً تر ئەم کاتانە بوو کە ئەو معاناتە ڕووی لە میلەتە کرد ئەو پیاوە بووە ینی سنەتێکی حەسەنەی داهێنا سنەتێکی حەسەنەی داهێنا کە ئەمە بۆی ئەبێتە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورە و بەڕاستی کە ئەبینم هاوکاری خەڵکی نەخۆش خەڵکی فەقیر
خەڵکی داما و قوربەسەر ئەوانەی کە تالاسیمایان هەیە نەخۆشخانەی هیوا ینی هاوکاری ئەوانە ئەکا زۆر دڵخۆشە بن بە حەقەت داواکارم لە دەوڵەمەندەکانی تری چاوی لێ بکەن کوورەکاکە بەخوای گەورە بە بەخشین پارەکەم ناکات ئەوە وعدی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 جار سوێنی خوارد فەرمی والله ثم والله ثم والله 3 جار پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 جار سوێنە سەر شتێ ما نقصت صدقة من مال صدقة و بەخشین لە ماڵ کەم ناکات ئەوە شەیطانە پەردەیەکی دروست کردو الشەیطان یعیدکم الفقر ئەوە شەیطانە دێت پێ دەڵێ ئەڵێ تۆ ئەگەر ببەخشی پارەکەت کەمەکە بەس خوای پەروەردگار وعدت پێدا بۆی کە زیادکە دە تۆ وعدی شەیطان لەکوێ وعدی خوا لەکوێ تۆ بەگوێ شەیطان مەکە بەگوێ خوای پەروەردگار بکە ئەتۆ تاقی کەرەوە و بەڕاستی من ئەو حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکەم بە ختامی ئەم بەرنامەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرمودەیەکە ئافەرمێ من فرج عن مؤمن كربة من كرب الدنيا فرج الله عنه كربة من كرب يوم القيامة هر کەسێک لەو دنیاە ناڕەحەتیەک معاناتێک ناخۆشیەک کە ڕووی لە مرۆڤێ کردووە بە تایبەتی مرۆڤەکە ئەگەر بۆ خوا سوڵحاو بێ ئەگەر دیندار بێ چونکە دیندار بۆ خوا سوڵحاو دێ چونکە دیندار وەکو ئەو خوشکە دینەکەی ڕێی نادا کە فەقیریەکە و معانەتەکە وا بکە بڕاشتی تر بکە بۆی پارەی دەستکەوێ ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر معاناتێکی لەسەر بڕەوێنێتەوە خوای پەروەردگار یەکێک لە معاناتە گەورەکان یەکێک لە ژانە گەورەکانی قیامەتی ڕۆژی قیامەتی لەسەر ئەڕەوێنێتەوە لەبەرەوە ئەمە موژدەیە هەم بۆ کاک مەریوان هەم بۆ ئەمسالی کاک مەریوان کە سپۆنسەری ئەم جۆرە بەرنامانە ئەکەن و هاوکاری خەڵکی فەقیر و هەژارەکەن دڵنیابە کە خوای پەروەردگار ماڵەکەی زیاتر ئەکات عزەتی زیاتر ئەکات خوای گەورە ئەیپارێزەوە بۆی قەرەبوو ئەکاتەوە بە کۆمەڵ شتی کە خۆی هەر نەیزانی بێت دەستخۆش سپاس بۆ بەشداریکردنت بەڵێ بەڕێزان میوانی تۆین کۆتایی هات بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون هەر شاد بن